سلااو دینە سلااو بینەرانی کوردستان TV ئەم کاتەوە کاتێکتان لە خۆشی شایدا بێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینە 12مین ئەڵقەی پرۆگرامی کوردستان ستارتان پێشکەش دەکەم. بەڵێ بینەرانی کوردستان TV و کوردستان ستار ئەم شەویش سلااوتان لێبێ لە ئەڵلقەیەکی نوێ بە چەند دەنگێکی نوێ و بەڕەنگی نوێ و هەروەها بە گڕوتینێکی نوێ 12مین ئەڵلقەی پرۆگرامی کوردستان ستار کە ئەم شەوە کاتا قۆناغی سێمتان پێشکەشەکەین. هیوادارین بتوانین میوانێکی ڕوحسووکی ماڵەکانتان بین. دەرباز دینا بەر لەوەی کە دەست بە پرۆگرام بکەم دەمێ پڕ بە دڵم پیرۆزبایی چوونە ژیانی هاوژنیت لێ بکەم. پیرۆز بێت سەرکەوتوبی سپاس نەخشە لە تۆ بێوەرە لە پشتت دەموەرە ئەوە لە پشتیمدا یانی زۆر ئەویشمان بەڕێ کرد هیوای ژیانێکی خۆش بۆ خوازین و هیوادارین پیر و خەڕۆ بن بێکەوە. زۆر سپاس نەخشەش بێ لە تۆ لە هەموو ئەوانەی کە نەیان کردووە. زۆر ئەچمە لای گروپی میوزیک ئەمڕۆژ گروپێکی جوان لەگەڵمانان وەک هەموو شەوان لە پرۆگرامی نوێدا هەمان گروپ بە سەرپەرشتی مامۆستا سەید ئەحمەد ڕواندزی ئەم شەو لێران و مادوو دەبن لەگەڵمان دەرباز. بەڵێ دینا وەکو هاوکارم دینا باسی کرد بینەرانی کوردستان TV لە ئەڵلقەکانی ڕابردوو ژمارەیەک دەنگخۆش هاتنە سەرم شانوێ و بەرهەمەکانیان پێشکەش کرد. بەشێکیان سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو بەشێکیشان بەداخەوە ماڵاوایان لێکردینە مەڵلقەیە ژمارەیەکی دیکە بەهرەمەندی دەنگخۆش دێنە سەر شانۆ. دینا دەمەوێت بۆ چوونی لیژنە وەربگرم بەڵام بەر لەوە دەمەوێت زۆر سپاسی سپۆنسەرەکانی کوردستان ستار بکەم. باش ئێستا لە تۆ ترسم بیرم ناچێت. بە چەپڵەیەوە زۆر سپاسی سپۆنسەرەکانی کوردستان ستارەکەین و پێتان دەڵێن بەبێ ئێوە ئەم بەرنامەیە جوانە دروست نەدەبوو. زۆر سپاس بۆ لالاف گروپ، زێبرانۆ، کۆش تراڤڵ، هوتێل کانیۆن، تاتلیساس گروپ، سەرپل VIP هەروەها جاسمین بیوتی سنتەر. بەڵێ دەرباز ئەچمە لای بەشێکی تر لە لیستێکی ترم لایە لە سپۆنسەرەکان کە بەبێ ئەوان نەمانەتوانی لەسەر ئەم شانە جوانە بوەستین. گوندی ئارام سپاس بۆ ئێوە، هۆتێل هەولێری نێودەوڵەتی ناسرا و بە شیراتۆن زۆر سپاس، HL دیزاین زۆر سپاس، پێشانگای حەمرین، تاهیر کلاس، بزنس کلاس، سۆفیا سنتەر و ڤاناس مۆدا دەستان خۆش بێت. جارێکی دیکە زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان دینا بەر لەوەی کە یەکەم بەشدار بوو بانکەینە سەرشانەوە و بەرهەمەکەی خۆی پێشکەشکات دەچمە لای ئەندامانی لیژنەی بەڕێز و لە مامۆستا ئەڵکەوزاییەوە دەست پێ دەکەم. مامۆستا پێم بڵێ بۆ چوونت لەسەر ئەو بەشداروانە چیە کە ئەمڕۆ دێنە سەرشانە. ئێوەتان باش سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ هەموو لایەک هەروەکو پیرۆزبایت لە خاتودینا کرد منیش پیرۆزبایی خۆم دەکەم لە خاتودینا هیوادارم ژیانێکی خۆش و ژیانێکی شادتان هەبێت. بەخێراتی و میوانە بەڕێزانە کەم هیوادارم ئەم شەو بتوانین لە هەڵبژاردنەکانمان بە شێوەیەکی باش ئەو کەسایەتیانە هەڵبژێرین کە شایەنی ئەوەن بچنە قۆناغی چوارەم و کۆتایی. لە قۆناغی سێمدا دیارە سەختی زۆر هەبوو بەرنامەکە. هەموو هەوڵماندا بە هاوکاری برادەرانی لیجنا کە بتوانین باشترین و باشترینەکان هەڵبژێرین. هەندێک جاری تووشی ئەوە دەبووین کە لە گروپێکدا چەند کەسێکی باش هەیە کامیان زیاتر شایەنێتی هەندێک عاتیفەت توانیشمان زانی زاڵ بێ بەسەرمان لە هەندێک گروپدا مامۆستا عەبدولقەهار دڵی زۆر باش و لە گروپی ئاخیر وتی هەر هەمووی بەسەرەوە شەڵای بەشدار بووەکەین ئەڵێن خۆزگەمەش بەشدار بووە بوو. من بۆ چوونی خۆم وت با بچینە لای مامۆستایانیش مامۆستایان لیژنێ. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا ئەڵکەوزایر دەچمە لای هونەرمەند میکایل. دیسانە ڕێز و سڵاوی خۆم پێشکەش بە بینەران و بۆ ئێوە بۆ هەموو ستاپی ئەم پرۆگرامە کامرەمان و هەموو دەرهێنەر و هەمووی کە لە پشتەوە خەریکن. دینا خانم پیرۆزبایی لە جەنابەت دەکەم. زۆر سپاس مامۆستای گیان. هیوادارم 15 کوڕی کۆلکە بەچی بە خێویان کە مەگەر دووسەیەکیان بین بە ماڵی مامۆستا هەڵکە کۆلکە زێڕینیان پێدەکەوت کاکۆڵ زێڕین. هیوادارم بەنسیبت بێ هیوادارم ژیانێکی بەختەوەر. هەردووکە ئەمەوە دەکەوێتەوە سەر پرۆگرامەکەی ئەوڕۆ زۆر باشە. ئەوڕۆ هەر کەس گۆرانی خۆی دەڵێ جا بۆیە ئیدی کابرا دەتوانێت هەموو هێزی خۆی دە گۆرانی دێ بەکار بێنێ. ئێمەش لێرە دانیشتون بەڕاستی زۆر بە سادقانە زۆر بە ویژانەوە جوان لێ دەگرین و هیوادارم بتوانین هاوکاریان بین بۆ ئەوەی کە جەماعەتێکی دیکە بچنە پێشتر و
بژارێکی دیکەشمان کردبێ و هەتا کۆتاییەکەی زۆر سپاس ئەچینە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە ئەمڕۆ ئەڵێن هەمومان بەیەکە وتمان دکتۆرە ڕەونەقی داوە بە هەموو لێژنە لە تەنیش خۆتەوە مامۆستا میکایل ئەمڕۆ زۆر جوان دەرچوی نازانم چیت کردووە مامۆستا شتێکە کردو نە شتێک گۆڕاوە بەس دکتۆرە ئەمڕۆ زۆر جوان دەرچوە دکتۆرە چۆنی باشم سەلامەکەم ئەوڕۆ زۆر باشم و زۆر پیرۆزبایت لێ دەکەم ئەتۆ لە پشتی بەڕێزتدا دۆرە لە پشتی میشدا تا میش مێردی بکەم لە پشتی میشدا ئەمە دوو جار لێدە نە یەک جار ئەمن پێ خۆشحاڵم لەو بەرنامەیە ئەومە هاتووینە بۆ خزمەت ئەمە نامانەوێ هەندێک ڕەخنەی بگرن ئەوی ڕەخنەی دەگری زۆر کەیفم دێ زۆر کەیفم دێ قەهرەکەی خۆی دەردەینی چ بکەین ئەمە ئەوەندەمان پێ دەکرێن بە خودای ئەمە حەزەکەین زۆرەوە سەرکەوین زۆر پشتی باش دەکەین ئەمە بۆ خزمەت چاچین نە ئەوەی دەناسین و نە ئەوەش دەناسین باوەڕ بکەین ئەمە محاوەلە دەدەین باشتر بن ئەوان ئەوڕۆ لێمان گەڕێن هەتا دوعای خێرمان بۆ بکەن توخداکەین لە فێسبوک لەسەرمان منووسن بەزوانی بنووسن و بڵێن پیرۆزبای لە پێشەوە بەرکەمەمیش لە دوو تو دەڕۆم زۆر سپاس ئیشاڵڵا دکتۆرە دڵی تەڕە ئیشاڵات داوای تەمەندرێژیتان بۆکەم بەڕاستی بۆ مامۆستا میکایل بۆ دکتۆرا بۆ مامۆستا و بۆ مامۆستا عەبدولقەهار و بۆ کاکە میراش داوای تەمەندرێژی زۆرتان بۆکەم تا بتوانین چەند مەوسمێک چەند پرۆگرامێکی تریش بەیەکەوە بکەین گروپێکی زۆر جوانین بەیەکەوە و ئەو کەسانەی کە ڕەخنە شەگرن دەستیان خۆش بێت فەرموو دەرباس لەگومان بەرنامەکە بە بۆچوون و بەڕەخنەوە جوانە خۆش بێت هەموو بۆچوونێکی جیاوازمان قوبوڵە زۆر سپاس دکتۆرە بەڵقیس دەچمە لای مامۆستا عەبدولقەهار مامۆستا بۆچوونت لەسەر بەرنامەکانی ڕابردوو و پێشبینیت بۆ ئەڵقەی ئەمڕۆ چۆنە گەلک سوپاس بووە و چاوێتەوە ماچیتکەن و پیرۆز بەهەیە خەتینێتکەنی شڵا پیرۆز بێت سڵاو بوو مامۆستایان عەزیزجی و سڵاو بوو مامۆستایان موزیکژەنجی و هەمی میهوانên li vêrê hemî bînerê Kurdistan star ya me nama min ew ku ev xizmetekan bû gencat kin û gencê Kurdistanê me divêt xizmeteka baş wan bikin dengê xwe jê bigirin ev kesê rexnê jî digirin rexna avakar gelekî ciwan e tiştekî gelekî baş e dê rexna hebe tiştekî yasayî adiye tenê me divêt em xizmetê bikin û ya gelek giring ez bêjim ev ke hêvî dikim hemî behremendêt me هست رانه بيجم هستك وإحساسك جالك خوش شكيا بقونا غاك جالك بزحمته إن شاء الله سركتي بنو أمجي هكا شاشي هبن جي ما ببورن يعني شلاي فيسبوك وسوشيال ميديا شاشي دهر هبن شكيا برياري كان دقائق دادنا كان ثواني هكذا بشتاق زحمته بدار سركتي بنابرو إن شاء الله زور سپاس چینە لای کاک میرا سڵاو لێ بێ میرا ئەمڕۆ ڕەنگی کاڵ و تەرتیبات و ئەم شتانە هەر قۆزە بنەمان هەر گەنجە بنەوە نازانم مشکلە چیە مەوزوع چێ من پیرە مەمان گەنج نەوەڵە دینا گیان تو ماشەڵڵا تۆ هەروە گەنجی و هەروە جوانی دەستی خۆش میرا گیان چیت هەیە بۆ ئەمڕۆ سڵاو لە ئێوە و سڵاو لە هەموو میوانان و ئازیزانین و سڵاو لە مامۆسانی موزیک و مامۆستا سەید ئەحمەد سڵاو ڕێزێکی تایبەت و دەستخۆشی دەکەم کە بەڕاستی زۆر ماندووە بێت پیرۆزبایەکی گەرم لە تۆکەم دیناگیان هیوادارم ژیانێکی بەختەوەتان هەبێت هیوادارم هەمیشە لە ژیانە سەرکەوتوو بن کاک دەربازیش ئینشاءڵڵا لە ماوەیەکی زۆر سپاس تەبان وەکو کاک عەبدولقەهار و مامۆستایان باسییان کرد تەنها ئەمڕۆ ئێمە بۆ ئەوە لێرەین کە بە حەقیقەت هەر لە سەرەتاوە بۆ ئەوە لێرەین کە خزمەتی هەموو ئەو گەنجانە بکەین کە بەشداریان کردو لەم بەرنامەیە و بیر و بۆچوونیش هەر ئەبێت و ڕەخنەش ئەبێت زۆر ئاساییە وابزانم ئەگەر ڕەخنە نەبێت پرۆگرام سەرکەوتوو نابێت ئەبێەوە هەبێ بەردەوام بێت ئێمە هیوادارین بتوانین ئەمڕۆ هەڵبژاردنێکی باش بکەین و بە حەقیقەت وەکو کاک عەبدولقەهاریش باسی کرد جایەکتر زەحمەتە ئێمە لە چەند دەقەیەکە بتوانین باشترین دەنگ هەڵبژێرین لەو چەند بەشدار بووی کە لەم ئەڵقەیە بەشدارن هیوادارم بتوانین بە باشی هەڵبژاردن بکەین و دووبارە سپاس بۆ ئێوە و خۆشحاڵم کە جاریتر لەگەڵ ئێوە زۆر سپاس دەرباز من سپاسی ئەندامانی لێژ ناکەم ئەچمە لای گروپی میوزیک ئەمڕۆژ وەکەم و ڕۆژانی پێشووتر گروپێکی جوان لەگەڵمانان بە دەست و پەنجە زێڕینەکانیان و بەسەرپەرشتی گروپ کە مامۆستا سەید ئەحمەد لێرەیە مامۆستاگیان تەمەند درێژ بیە خوا بۆ ئێمە و بێڵێ زۆر سپاسیەکەین هیلاکە بێ لەگەڵمان ئەمڕۆ ئەوانیش لەگەڵمانە ئەمێننەوە هەتا کۆتا پرۆگرامەکان ئەمەوێ ئاماژە بە یەک شتی گرنگ بم
لە پرۆگرامەکانی پێشتر کە قۆناغی یەکەم و دووەم بوو ئاسانکاریەکی با بڵین سەرپێی تیا بوو کە لێژ ناتوانیان هەتا بتوانن بیانگەێنە ئەمڕۆ لەمڕۆ بەدواوە ئەم بەژاربوانێ گەیشتونە تا قۆناغی سێیەم دەرباز هەمویان لەو گروپانەی کە تیا بەشداربوون جارێکی تر بڵاوەیان پێکرێت جارێکی تر بە بەرهەمی تاک دێنەوە مەیدان هەر کەسێک بە باسکی خۆی بە دەنگی خۆی بە چێژ و تینی خۆی دێتەوە سەر ئەم شانۆیە یەک بەرهەم پێشکەشەکات ئەتوانێت لەم ماوە کورتەی کە تایەتی لێژنا بەڵێی خۆی بداتێ یاخود بەنەخێر بچێتە قۆناغی دواتر یاخود نەچێتە قۆناغی دواتر مامۆساکانیان لێرن مامۆسا ئاریۆس لێرەیە مامۆسا ئاریۆس بەخێر بێت ئەمڕۆ ئەرکوماندووبوونێکی زۆری کێشاوە تا گەیشتی حەزەکەم بێتە سەر شانۆ چەند وتەیەکمان پێشکەشکەی بەڵێ دینا مامۆسا ئاریۆس یەکێکە لە هونەرمەندە ئاوازدانەر و دانەرە گەنجەکان هەروەها کاری دابەشکردنی میوزیک بۆ بەشێک لە گۆرانیەکان دەکات فەرموو کاگاریۆس بەخێر بێت خەریکی ناسانی تۆ بووم بەخێر بێت زۆر و هەروەها مامۆستای بەشێک لە بەشداربووەکان بەڵێ زۆر سپاس فەرموو بزانین چی تێ بۆ بەشداربووەکان و بۆ بینەرانیش سەرەتا سڵاوتان لەبێ لە بینەرانی خۆشەویست و لە مامۆستایانی عزیز و لە مامۆستا سەید ئەحمەد و میوزیک ژانە خۆشەویستەکان بۆ ئەم قۆناغە ئێمە با بڵێن هەموو بارەمەندەکان جیامان کردوەوە دەڤەرەکان و پێ دەڤەرەکان دەڤەری بادینان لە لای منە و ئەم ماوەیە پرۆڤەیەکی باشمان کردو بەیەکەوە هەمویان دەنگی زۆر زۆر باشن بەڵام بێگومانی ترەوە گرنگە کە ئەمێنێتەوە بۆ تا کۆتایی هەر کەسە هەر بەهرەمەندە و گۆرانیەکی با بڵێن ئامادە کردووە لێرە پێشکەشەکە بشن باشە بەهرەمەندەکان بێگومان ئازاد بوون لەوەی کە چ گۆرانیەک هەڵدەبژێرن بۆی لەسەر شانۆ پێشکەشی بکەن بەڵێ گرنگە ئەوەیە کە بتوانین ڕێنجی دەنگیان چۆنە بۆ ئەو میلۆدیە کە ئاڵیان بژاردووە خۆیان ئازاد بوون لەم پرۆگرامەدا زۆر باش زۆر سپاس دەکەم ئەگەر شتێکی دیکەت مامۆستاگیان دەستە خۆش بێت هیوا سەرکەوتنیان بۆ خوازم ڕێزمەیە بۆ ئێوەش زۆر سپاس دەستە خۆش بێت بەڵێ بینەرانی ئازیزی کوردستان تیV سپاسی مامۆستا ئاریۆسەکەین کە ئەمڕۆ لەگەڵمانە لێرە لەگەڵ بەشداربووەکانی خۆیان ئامادە کردووە دەربازیە مەلای تۆ زۆر سپاس دینا بێگومان ئێستا کاتیەوەیە کە بەهرەمەندان بەشداربووانی کوردستان ستار دانە بێنە سەر شانۆ و وەکو هاوکارم دینا پێشتر باسی کرد هەموو بەشداربووان گۆرانیەکی تاک پێشکەش دەکەن و لە کۆتایی پرۆگرامەکە دینا مامۆستایان ئەو دوو بەشدار بووە هەڵدەبژێرن دەستنیشان دەکەن کە دەچنە قۆناغی داهاتوو ئەوان بچنە قۆناغی داهاتوو لە فیناڵی بەرنامە نزیک دەبنەوە زۆر باشە بەشداربووی یەکەم وەلید حوسێن دینا بەشداربوویەکی دەنگخۆشە گەنجێکە کە بە گۆرانیەکی زۆر بەناوبانگی هونەرمەند دایات حوسێن گۆرانی حەیفە بەشدارە هاوکارمان ژیلە لە باکستێج بەڵێ ئەچینە لای ڤیلیژ نە ژیلا چۆنی ئێوارەتان باش ئەمەچێم سوور و ڕەش و تەرتیبات و شت و ئەمانە جلی سوورم لەبەر کردووە تۆ سوورم لەبەر کردووە باشە ژیلەگیان زۆر سپاس ژیلا ئێستا بەشداربووەکان لای تۆن وابزانم یەکەم کەس ئەبێ وەلید بێت وەلید بە گۆرانیەکی هونەرمەندی گەورە ئەیات حوسێن حەیفا لەگەڵمانە بێ بزانین بیدوێنە بۆم بزانم چۆن خۆی ئامادە کردووە چۆن ئەو بەرهەمەی هەڵبژاردووە ئێستا قسەی لەگەڵەکەم وەلید سەرەتا کە هات زۆر سترێس بوو لەبەری تۆزێ دوا کۆتە بوو ئێستا قسەی لەگەڵەکەم بزانم هەروایە دوێوە ئینێرم وەلای ئێوە چۆنی وەلید باشم سپاس هەر ساغم سپاس ئێوارە باش سپاس کە هاتی زۆر سترێس بووی تۆزێ دوا کەوتی بۆم باسکە بۆ دوا کەوتی خودێ بەس با ڕاستی چەک تاخیر بیمش بەر ڕێکەوە و سترێس با هەر سترێسە هەیە بۆ چما بەرامبەری مامۆستایت مازن کوسترانەکە بێژم یعنی بێجان سڵات بێژێتە ما باش خۆی ئامادە کردی و ما پرۆڤێت باش ژێت کردین و مامۆستا ئاریۆسی ڕاستیژک تەقسیر گەلمە نەکردیە و هەردەم گەلمە بووە و ئەف گۆرانیەها مامۆستا ئاریۆسی بۆم ژێگرت من هەندێک گۆرانی بۆ فڕێکردن گوتی vê گۆرانی خۆش بێژە و من بۆی گوت و گەلب دلێوی و ئینشاڵڵا تشتێکی جان پێشکەشکی باشە بە تەواوەتی خۆت ئامادە کردووە؟ بەلێ سترێس نابی کاتیشتە سەر ستەیج؟ خودێ هەر هەیە بەس ئینشاڵڵا بشێم کۆنتڕۆلی سەر بکەم ئینشاڵڵا ئۆکەی وەلید چانسێک هەیە کە تۆ بچیتە قۆناغی داهاتوو بەڵام چانسێکیش هەیە کە تۆ نەچیتە قۆناغی داهاتوو بەشداربووەکانی تر بچن ئەگەر
بێت و تۆ نەچیتە قۆناغی داهاتوو کەواتە دواشتە چییە کە ئەتە بیڵێ لەگەڵ من باسیکەیت خودێ نزانم هەمە عادیە گەلێک ڕاستیژی هەمیژی دەنگ خۆشن و ئەس نزانم کە مامۆستا چاوە دێ مە هەلبژێرتن ڕاستیژێک کە مە خێر بۆوانە ژی دوێتن و ئەس هەر نەکەوم شتێک عادیە ئینشەڵا دێ هەر سەرشۆلی خوا بەردەوام بم و ئانە هەیە خودێ ئۆکەی وەلیدگیان ئێستا من سێرتەکەم لەسەر شاشە تۆ بڕۆ بەردە مامۆستاکان بڕۆ سەر ستەیج و باشە هیوای بەختێکی باش دەستخۆش چاوەڕێەکەین بەڵێ چاوەڕێکەین وەلید بێتە سەر شانەوە و بەرهەمەکەی پێشکەش بکات دەرباز گومان داواش لە ژیلاکەم کە ئەوەندە بەشداربووان سترێس نەکات لە باکستیجەوە باشە یەکەم بەشدار بوو دێتە سەرشانەوە داوای لەکەین بێت و بەرهەمەکەمان پێشکەش کات با گوێگر بین. حيفا جانا حيفا هزار جار بخوش ويستم بكاسي ويستم بدل بازار حيفا تنيا وشيك بقور ماي چیرۆکی گەورەی عشقی دۆدە تۆ کە باوەڕە خۆشەویستی بوو دنیا لات خەوە عاشق ڕاستی تۆ خودێک بوو ئێمە دوو کەسی بە یەک بێ کەسی آخر چون نگیریم نڵێن باوە حیفا 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 هەزار جار حیفا حیفا ئەوای بەسەرها دڵی ئەم عەشقە هەر جێگای هەر درەختێ سەرڕێگای کەم بینن لێمە پرسن کوانێ 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 منیش بێدەنگ بە خەمباری بە ئاهی سەردی ناچاری ئەڵێم حەیفێ بۆ دونیای بۆ زەمان
کاگۆلیت بێگومان دەستخۆش، وەلید. دینا یەکێک لە گۆرانیە هەرە جوانەکان بەڵێ. گۆرانی هونەرمەند ئايات حوسێن کە تێکست و میلۆدی ئەم گۆرانیە لەلایەن هونەرمەندی گەورە زیاد دەسعەدەوە دانراوە بەڵام تەنی لە باکستەجێوت حیفە کە تۆزێک سترێست هەیە تۆزێک قەڵەقی خودێ توزانێت چا یعنی هەر سترێس مرۆڤی هەبتن مایکەکە دزی کە کاگۆلیت کە قسە دەکەن بەڵێ مایکەکە دزی کردەوە هەر سترێس مرۆڤی دەهبتن بەرامبەروی جمهورێ ڕێزدار و مامۆستایانێت بەڕێز ڕاستیژی هەر سترێس دێ هەبتن و دەستخۆشی موزیک ژەنە هەمیات کەم ڕاستیژی گەلک هاریکار بین دیلگەلمە و مامۆستا ئاریوسی گەلک ماندی بوومەوە و گەلک خەمش مەخار ئەس چاوێ ئەمیە ماچت کەم گەلک سوپاس بووە سپاس وەلید ئەچینە لای سەرەتا تێبینیەکانی لێژنا کە وتم حیفە ئەوە سترێسە یعنی حیفە ئەمە مەدان و ئەمە عەرزەکەی تر مامۆستا تۆ چێڵی لە بیدایەتی تێبینیەکان بۆ وەلید خۆشی لە کاکەوەلی دەکەم ڕاستی من یەکێکم لەوانەی بۆ خۆم دەنگی کاگۆلیدم زۆر بەدڵام وتەمە ناشەکەم تا کۆتایی لەگەڵمان بێ باشە بەڵام ئەو بەڵامە لە اختیاردا اختیاری گۆرانیەکە بەڵێ وەک ڕئی خۆم مۆفەق نەمبینی گۆرانێکی زۆر خۆشە دەنگی کاگۆلیت زۆر باشە ئەمە دوشتی جودایە قاڵبی دەنگ و نزیکی لە ڕووی تۆن و لە ڕووی ئەوە هەندێک جار کاگۆلیت لە تۆن لای دەدا بەداخەوە کە من نیگەران بووم پێم ناخۆشە چکم ئێستا دەڵم حەز دەکەم کاگۆلیت بەردەوام بێ لەگەڵمان لە کاتی طبقەی دومی ئۆکتافی دومی گۆرانەکانیش لە داخڵبوونی یەکەمی هەندێک نەشازبکانی لە ڕووی تۆنەوە تۆزێک نزم داغەڵە بوو دواتر ئەچوە سەر تۆنەکە بەڵێ وەک خۆم ڕای خۆم اختیاری گۆرانەکەم بە مۆفەق نەبینی لە گۆرانەکەدا سەرکەوتنیش بۆ کاگۆلی دەخواست زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا ئەڵکەوزایر بۆ چوونی مامۆستا عەبدولقاهر وەردەگرم مامۆستا عەبدولقاهر تۆ بۆ چوونت لەسەر وەلید و دەرکەوتنی لەسەر شانۆ چییە؟ وليد قالك دنجك خوش هر ما جيجرتين حتى في قناغي يعني همي ناصت انه كاش زان دنجي وان كان خوش او اكيد طرس ام خاجي انه كات طرسن والله بس هو بين صلاة استرانا بيجم حتى انه كاش تمسار مسرحي حتى لا رزم يعني بس اشتاكي طبيعية وبرامبري ما مستوى هنرمند امره بالطرست اشتاكي نورماله قالك جنبي دوسي جهة راستي دوسي جرتون هات خارج استرانا كب زحمت بي بس برايام احساسك جوان قد و جاری پنج دی شش دیجی بچین کادی چوایت ام دی باج یگرن سرکت نبودرایت خود. باشا لتبینی لیجنا امینی نوا حزکم امان بیکوا گفتگویی کی بچوب کن یا مولای ولید تا دو درنجام ورگرم لیجنا ولید اختیاری گورانیه که بلای سروکی لیجنا و مامۆستایانی تریش که رایمان ورگرد زور موفق نبود خود لکاتی پروفه هیچ کشی کد بود درست بو یا خود باش بو خودی راستی پروفا باش بین بس مایکەکە نزیکەی تۆ سپاس دەکەین باشە ڕاستیژی پروفا باش بین بس با کە شتۆنەی دەربچم هەر سترێسە یعنی هەمیت ئێستا تۆ بۆ سترێس لەو مایکەی بەردەستێ هەیە وڵە زەحمەتە ئەوە تێبگەێنەوەی تریان قەینە ئەزبوونێکی نوێیە بەڵێ دەرباز وەلید یەکێکە بینەرانی ئازیز ئەوانەی ئەگەنە ئەم قۆناغا هەمویان دەنگیان زۆر زۆر باشە وەلی دیژێکێکە لەو دەنگە جوانانەی کە تا ئەمڕۆ هاتووە بە گۆرانیە خۆشەکان و بە ئەدا جوانەکانی گوێی تەنیوین ئەچینەوە لای لێژنا لە مامۆستا میکایل دەست پێکەین مامۆستا گیان سڵاو وەلی چۆن بۆ ئەمڕۆ؟ وەڵا باش بوو بەگشتی دەتوانم بڵم باش بوو بەدەمیش وەک مامۆستای لە چۆنیەتی هەڵبژارنی بەرهەمەکە و بۆ دەنگە و بۆ ڕۆ ئەدەوەی دایدی دەگەوێتەوە سەر سەلیقە ڕاست بوو چەند جارێکیش ئاچوێ بوو دەتۆنەکاندا ئەوە شە دیسان نۆرماڵی دی لێرە دەوەقزەی داوە ئەوەڵ جاری و لەسەر شان و بەرحاڵ تەقریبەن هەرە قسانەی کە مامۆستا کردیم نیشە لەسەر بیر و باوەڕەم و هیوادارم چینە لای میرا
سپاس مامۆستا میکائیل ئەویش ئەڵێ ڕای هەمان ڕابۆچوونی هەمان ئەندامانی لێژنەی هەیە مامۆستا میکائیل کە اختیاری گۆرانیەکە و تۆنەکان لەسەر یەک سابت نەبوون و وەلید لە چەند شوێنێکە دەرچوو لە تۆن میراتۆ چێڵێ من سەرەتا دەستخۆشی لە کاگۆلی دەکەم دەنگێکی زۆر خۆش و حساسێکی زۆر جوانە من یەکەم لەو کەسانە کە بەڕاستی حەزم لە دەنگی کاگۆلیدا بەڵام من دوو تێبینیم هەیە یەکەمیان جار بەجار لە تۆن دەرەچوویت حقیقەت ئەم گۆرانیە بێ سەرەتادا ئەوە بڵێم گۆرانێکی قورسە گۆرانێکی زۆر خۆشە خۆشم یەکم لەو کەسانە کە حەزم لەو گۆرانیە هونەرمەند کاگ ئايات حسێنە سڵاو ڕێزی تایبەتم هەیە بۆی و بە شێوەیەکی گشتی ئەحساسی جوان و بەڵام لە تۆن دەرەچوویت و جار بەجار یعنی استقرارت ناکرد خاصن لە جوابەکانە دەرئەچوویت و ئەگەڕایتەوە بەڵام بەرحاڵ بە شێوەیەکی گشتی باش بوویت و هیوادارم سەرکەوتوو بیت و زۆر باشە زۆر سپاس بۆ میرا دەچمە لای دکتۆرە بەڵقیس و بۆ چوونیەویش وەردەگرم کوڕێکی جوانە دکتۆرە واللهی کوڵەکی جوانە و ئەنگۆش جوانن لەکنەوەی هەر سێ وەلی گیان ئەتۆ دەنگت زۆر خۆشە بەڕاستی بەس هەندێک ترست هەبوو لەسەر شانۆ یعنی هەر کەسێک لەسەر شانۆ ڕاوەستی ترسی هەیە و خاستەن ئەمە دەگەڵ لە جنەبی یعنی دانیش و لە بەرامبەر لە جنەبی ترسەیە ئەوە وەختی دەوێ بەرە فێر دەبی ئەمن دەڵێم دەنگت خۆشە بەڕاستی گەلێک سوپاس مامۆستا باشە زۆر سپاس بۆ ئەندامانی لێژنە داوا لەوەلی دەکەین کە چاوەڕێکات بۆ ئەنجامی کۆتایی دوای ئەوەی کە بەشداربەکانی تریش دێنە سەرشانۆ دواتر ئەنجامەکە ڕائەگەێنین و وەلی دەبینینەوە جارێکتر وەلیگیان دەست خۆش بێت خۆش بێگومان وەکو دینا باسی کرد ئەنجامەکان لە کۆتایی ئەم پرۆگرامە دوایەوەی کە هەر شەش بەشدار بوو لە سەرشانۆ بەرهەمەکان پێشکەش دەکەن ڕادەگەیەندرێت جارێکی دیکە سوپاس بۆ وەلید و ناوبڕێکی کورد دەگەڕێینەوە پیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم باشە باگە شتێک بۆ دەرەوەڕێک بخەین تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردوتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان بەڵێ بینەرانی ئازیزی کوردستان تیڤی و کوردستان ستار هاتینەوە لاتان ئەچینە لای بەهرەمەندێکی تر دەرباز بەهرەمەندێکی تر خۆی ئامادە کردووە بەهرەمەند ئەمجارە هەڵگر ڕەجەب بە گۆرانی تۆ درەنگ هاتی هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا لەگەڵمان دەبێت بابزانین چۆن دەتوانێت ئەدای ئەم گۆرانیە بکات و لێژنە لە خۆی ڕازی کات زۆر باشە دینات جارێکی دیکە دەچینەوە باکستیج و لەوێ هاوکارمان ژیلە لەگەڵمانە ژیلە ئەم کاتت باش پێم بڵێ هەڵگر چۆن خۆی ئامادە کردووە و تا چەند ئامادەیەکە بێتە سەرشانۆ بەڵێ هەڵگر سترێس دیار نییە وابزانم هەر فشەی بە سترێسیە چۆنی؟ ئەجاوە زۆر باشە هەڵگر هەستە چۆنە ئێستا سترێسی سترێسنی خودێ هەستم زۆر خۆشە من دەچم لە بەرامبەر لە ژنێکی زۆر باش و مامۆستایان زۆر باڕێز هەین و هیوادارم کۆ دەنگێمم دلێوان بیتن ڕاستی هیویا منە هیویا منە نعنیکو ڕاست ئەوە کۆ هیویا منەوە دەنگێمە دلێوان بیتن و من ژی خۆ باش ئامادەی کردیم سترانێکە زۆر جوان و ئینشاڵڵا دلێوان ژی بتن و سپاس هەڵگر گۆرانێکە خۆت هەڵت بژارد یان کێ یارمەتیای کێوتی ئەو گۆرانیە بۆ دەنگی تۆ باشە؟ ڕاستی من هەواڵێکی هەی نێزیکی منەژی مرۆڤێ منە گەلێکە زیرەکە ئەوی بۆ مناف گۆرانی هەڵبژارد و منژی ئەسا ڕازی بووم گەلێکە گوتی تو ناشی بژی بەس با
من قلت اگر از بشداری برنامه کی بم دویتن از گورانی نعنی بشای که بزحمت قرص پل بجرم دا جوان دیار بم نعنی کو اگر مروفید ویتم بید استیر ویا نعنی جوان و بزحمت بد استیر پیچکی چی گلق قرصه راستی باری والله گلق قرصه همو زور زیرکن راستی دنگ همیان نعنی هر دنگه کی طامک هی هر دنگه کی جوانیه که همی زور نعنی براستی دنگ تو زور خوشن هەڵگر مرۆڤێ مە یعنی هاوڕێی منە فێری بادینی بووم ئۆکەی دیناگیان دەرباز ئێستا هەڵگرێتە ژۆ بۆ لای ئێوە هەڵگریان فەرموو زۆر سپاس ژیلا بە سەرچاو دینا گوێ لە هەڵگر دەگرین لەگەڵ گۆرانی تۆ دەنگاتی و نەرمەند زەکەریا عەبدوڵڵا بۆچی هاتی تۆ دێرەنگ کاتی هەموو شتێک کۆتایی پێیە بۆچی باجێ تەشتم بۆی مەلەدا بەدەستە توونا دەم خۆش هەڵگر هەڵگر تۆزێک وەرەوە لای من ئەڵی تۆراوی لێمان نازانم ئەمە چییە؟ هەڵگر تاتوانی دەم خۆش بێ دەست خۆش بێ هەڵگر تاتوانی سابت بوو لەسەر تۆنەکان ئەدای زۆری نەکرد زۆر نەچوە دەرەوەی با بڵێن بابەتەکە هەر لە گۆرانیەکەیە مایەوە بە ئەدایەکی بەسیت بە دەنگی خۆی بە قورگی خۆی بێ گۆڕانکاری گۆرانیەکەی پێشکەش کرد وەک ئەوەی من گوێم لێ بوو لە باکستێژ وانە هەڵگر باشە باش بووی دەم خۆش هەڵگر دەست خۆش بێ کە قسە دەکەی مایکەکەت بەکار بێنە و لە دەمکی نزیک لە کاتی گۆرانی گوتنەکە هیچ سترێست نەبوو ئێستاش پێویست ناکە سترێس بی ئاو بۆ بێنم والله من ستريس نابو راسي بيجاك هابو نعني تقريبا بيجاك ونعني قوي من سر
نعني توني بو إيقاعي براسي برابطر نعني فكرة مسار هندي بو كواس بالشمستراني درس سار إيقاعي بينمو أداء وإحساس أداء زيدان كم وزور سباس راستي يعني زور سباس سكوا طيبات بو هوا ماندي بو نهوا وزور سباس بو ما مستعاريوس ماندي بود قال ماكو هاري كار بود قال دانا ناتوني و قال بروفا موزيك زور سباس سكوا طيبات زور باشا سپاس هەڵگر بۆ چوونە هونەریەکان لە لیژنە وەردەگرم بێگومان تا میکایل لە تۆ دەست پێ دەکەم باشە بەگشتی گۆرانەیەکی باشی کرد بۆ لای من دیارە وردەشت هەمیشە هەیە لە لایف موسیک تا وەختێک لایف گۆرانەکەی پێشکەش دەکات بەزیتر شتێکی زۆر وە بەرچاو نەبوو بە بڕوای من ئارەزووی سەرکەوتنی بۆ دەکەم زۆر سپاس ئەچینە لای مامۆستا هەڵکەوت مامۆستا هەڵکەوت هەڵگر چۆن گۆرانیەکەی وت کاکە هەڵگر دەسەکانت خۆش بێ گۆرانێکی زۆر خۆشت هەڵبژارد بوو دەنگێکی نەرم و بە ئەحساسە زۆر خۆشە دەنگی بەڕاستی یعنی زۆر بە جوانی گۆرانێڵێ بەڵام دوو جار لە کۆپلەی یەک لە دخول لە ڕیتم ئاوتی کرد لەگەڵ دوم داخڵ بوو لەگەڵ سەرەتای گۆرانیەکە یعنی ئەوە خەلەلی ئیقاعیە هیوادارم سەرکەوتو بێت سپاس زۆر باشە زۆر سپاس مامۆستا کۆزایر دەچمە لای مامۆستا عەبدولقادر زاخۆیی سەرکەوتنی بە برای خۆت خوازم چاوی ماچی دکەم سڵاوژی بۆ هونەرمەندێ عەزیز زەکەریا عەبدوڵڵا سترانەکە گەلێک خۆشبی گەلێک جوان گوت ئەحساسێکی جوان گوت هەندێک جار هەبی وە کۆرەتم بەخوا زەحمەتە ئیقاع فی قاعە بەس ئینشاءالله ئەس حەزکم دەرباز بچونکە ئەحساسێکی گەلێک جوانە سەرکەتی بێت سپاس ماندی نابن ئینشەڵڵا سپاس باشە دینە باشە ئەچینە لای میرا میرا چێڵی باش وتیان نا بینێرینەوە مارێ یان نەینێرینەوە مارێ نانە حیفە بە حەقەت یعنی دەنگێکی زۆر خۆش کاک هەڵگر بەڕاستی من هیچ تێبینێکم لەسەری نییە تەناو ناڵم ئەحساسێکی زۆر جوان بوو گۆرانێکی زۆر خۆشی هەڵبژاردووە ئەحساسی ئەو لای من زۆر جوان بوو ئەمڕۆ بەڕاستی دەستخۆشی لیەکەم هیوادارم هەمیشە سەرکەوتوبی و ئەوەی کە ئەمڕۆ بینیم بەڕاستی ئەحساسێکی زۆر جوانم لێ بینی زۆر باشە زۆر سپاس بۆ میرا دەچینە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە بە سەیرمانەکەم بەو پێی کە پسپۆڕیەکەت بواری شانۆیە هەڵگر تا چەند لەسەر شانۆ توانی وسەیتر بێت توانی بە باشی گۆرانیەکە واللهی بەڕاستی ئەمن دیتم سەیتەڕێ هەبوو و جوامینیش ماشەی یعنی دەگەڵ مۆسیقای ئەڕۆی لەگەڵ فکری ئەڕۆی یعنی ئەوە ئیشی دەوێ ئەمن بەڕای من زۆر جوان بوو لە شانۆ لە حرەکەتت یعنی سەیتەرت کرد بوو بەڵام ترست هەبوو بەس کەس زۆر کەس ئەحساس ناکە نابینی بەڵام بە زۆر باش بوو ئەمن دەڵێم سەرکەوتوبی زۆر سپاس پاسی ئەندامانی لێژ ناکەین دەرباس و هیوادارین هەڵگریەکێک بێت لەو بەهرەمەندانەی بگاتە قۆناغی داهاتوو ناوبڕێک وەرەگرین وەگەڕێینەوە وڵاتان کوردستان ستار بەردەوامە و دوایەوەی کە بەشداربووی دووەم لە سەر شانۆ گۆرانیەکەی پێشکەش کردینە کەمێکی دیکە بەشداربووی سێم دێتە سەر شانۆ بێگومان دەبێت چاوەڕوان بین لە کۆتایی پرۆگرام دوای ئەوەی کە هەر شەش بەشداربووی ئەمەڵقەیە گۆرانیەکانیان پێشکەش کرد و ئەندامانی لیژنە بۆ چوون و نمرەکانیان کۆکردەوە لە کۆتایی پرۆگرامەکە لە مەڵقەیە دینا دوو بەشدار بوو سەردەکەون بۆ قۆناغی داهاتوو دەچینە لای بەشداربووی سێم بەڵام بەر لەوە جارێکی دیکە دەمێت زۆر سپاسی سپۆنسەرەکانی پرۆگرامی کوردستان ستار بکەین بێگومان سپاستان دەکەین ئەگەر لەگەڵ خوێندنەوەی ناوەکانیان چەپڵەیەک لە ئامادەبوانەوە وەکو سپاس بۆ سپۆنسەرەکان لێ بدرێت سپاس بۆ سپۆنسەری سەرکی کوردستان ستار لالاف گروپ زێبرانۆ کۆش تراڤڵ هوتێل کانیۆن هوتێل هەولێری نێودەوڵەتی ناسرا و بە شیراتۆن تات لیسێس گروپ بەروە تایر کلاس من خەریکم چەپڵەو بۆ لێم باشە ئەچینە لای چەند سپۆنسەرێکی تر کە بە هەوڵ و ماندووبوونی ئەوان و پاڵپشتی ئەوان گەیشتوونەتە ئەمڕۆ گوندی ئارام سۆڤیا سنتەر جاسمین بیوتی سنتەر ڤاناس مۆدا HL دیزاین پێشانگای حمرین بزنس کلاس سرپل VIP دەستان خۆش بێت جارێکی دیکە زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان بە پشتگیریەوە کوردستان ستار دروست بوو بەردەوامە دینە
بچینە لای بەشداربووی سێم بەشداربووی سێم بەهرەمەندی سێم محەممەد فەیسەڵ کە گۆرانیەکی زۆر خۆشی هونەرمەند عەبدولقاهر زاخۆیی هەڵبژاردووە پێم وایە تێبینیدان بۆ ئەم بەهرەمەندە لەلایەن عەبدولقاهر زاخۆییەوە زەحمەت دەبێت و هاوکارمان ژیلا ئامادەیە دینە بەڵێ بەس ئەمێ ئاماژە بۆ بەم محەممەد فەیسەڵ زۆر حەزی لە دەنگی تۆیە مامۆستا عەبدولقاهر بۆیە گۆرانی تۆی هەڵبژاردووە کە قسەشەکە هەستەکەم لاسایی تۆ کاتەوە زۆر جاروتم ئەمە چییە؟ ئەمە چییە؟ ئەچینە لای لایف بەڵێ هەوادارێکی سەرسەختی مامۆستا عەبدولقاهر ئەچینە لایڤی ژیلا لەوێ ژیلا محەممەد فەیسەڵی لایە ژیلا سۆرگور گێتانەوە گەمالێتە محەممەد فەیسەڵ لای تۆیە بیدوێنە بۆم بزانم چیەڵێ و چۆن خۆی ئامادە کردووە بەڵێ دیناوەکو تاواکاریەک بۆ قسەکانی تۆ هاوڕەکانی محەممەد بە محەممەد فەیسەڵ دەڵێن عەبدولقاهاری بچووک وەکو تاواکاریەک بۆ قسەکانی تۆ باشە ئۆکێ ئەم کاتەوە باش شاودا ماچتکم ساخی الحەمدلله گەلێک باش ئەو قسانت گوێ لێ بۆ هەستە چۆنە خودی هەستێکی گەلێک خۆشە ڕاستی کە ئەم الڤێری ئامادەنە و دیسترانی پێشکەشین بەرامبەری ڤ مامۆستای مەزن خودی ئەس گەلێک کەیف خۆش ڕاستە سێرێکی کامێرە بکە ئۆکەی زۆر زۆری چ گۆرانیەکە هەڵبژاردووە خۆزی مر بۆم ڕۆژام تو ناسکری یا مامۆستا عەبدولقاهر زاخۆیی مامۆستای مەزن تۆ بۆ ئەوە دووری لەمنەوە تۆ زۆرە پێشەوە دەست خۆش قورس نییە گۆرانیە خودی گەلێک زەحمەتە زەحمەتترین سترانێت مامۆستا عەبدولقاهرینە ئەف سترانە ڕاستی لای تۆ کێیەکەمە لە لای تۆ کێیەکەمە لە کوردستان هەمیجی هونەرمەندی مەزن بەس من کە وجهة نظرا من ئەز پێ کەیف خۆشم مامۆستا عەبدولقاهر زاخۆی من وەڵامەکەی مەزانی خۆش بێ ژیلا ئەمەوێ ژیلا ئەمە ئەوت پێ بڵێم کە هەر لای کاک محەممەد فەیسەڵ هەر لای ئەو مامۆستا عەبدولقاهر یەکەم نییە زۆر جار لە ماڵەوە مناقەشاکەین مامۆساڵێ لای من باشترین کەس لە کوردستان ئەگەر 5 کەس بن یەکێک لەوان مامۆستا عەبدولقاهرە کە دەنگێکی زۆر تایبەتیە چەپڵێکی بۆ لێ ئەدەین هیوای تەمەندرێژی بۆ هەردووک مامۆستاکانە خوازین ئەچمە لای مامۆستا هەڵکەوت ژیلا 1 دقە لەگەڵم بمێنەوە مامۆستا زۆر سپاس بۆ لە حەزەیە بەڕاستی مامۆستا عەبدولقاهر زاخۆیی لە لای منی یەکێکە لە باشترین هونەرمەندەکانی مێژووی کورد دەبێ کووردا ینی جیلا و جیل شانازی بە تواناکان و دەنگە خۆشەکەی مامۆستا عەبدولقاهر زاخۆیی بکەین دەست خۆش بێ شەهادەیەکی گەورەیە زۆر سپاس جیلە گیان چاوەڕێین محەممەد فەیسەڵ بنێری کە پێ ئەڵێن عەبدولقاهری بچووک بزانین چییە بێت تا ئەگاتە ئێرە ژیلا تا ئەینێری ئەچمەوە لای مامۆستا عەبدولقاهر مامۆستا هەستی چۆنە؟ والله خۆشە یعنی وەختە دبینی کەسێک حەشتات کە تو زانی یعنی تا خزمەتێک بچێکی کرد بێت کەسێک حەشتا بکەتنە بە شتێکی مەزنە ئەم مامۆستایت مەزن بەحسی مرۆڤی بکەنە بە سەربلندیە بۆ مرۆڤی ئەف سترانەژی تنێ هوزانیا منە یعنی پەیڤ منەویسینە ساڵان و تو 5 من چێکریە ئەو بخۆ ئاوازەکە بیانیە بەس بلایە من یعنی موزیکە چت سنوور نینن موزیک یعنی هەمواکی بێ پاسپۆرت لە هەمێ دنیایت گەڕت ئەvە ئاوازەکە خۆشبی من پەیڤ ساڵان و تو 5 و 6 من تو مارکیرێ بدەینەوە سەر بەس هوزانیا منە ینی ئاواز بەڵێ دەرباز ئەوەیە بەرهەمی هونەری هونەرمەند بەرهەمەکەی ئەخۆیت کاتێکە هیلاکەبی چەندین ساڵ وەک مامۆستا عەبدولقاهر کە چەندین ساڵە خزمەتەکات لە بەرهەمەکەی خواردووە و ئێستاش بەشدار بوو محەممەد فەیسەڵ دێتە سەرشان و چەپڵێکی بۆ لێدەین و چاوەڕێیەکەین زۆر باشە گوێ لە ئەم گۆرانی هونەرمەند عەبدولقاهر زاخۆیی بە دەنگی محەممەد فەیسەڵ دەگرێت چاوە یارێ تتبێژی من برا چاوە سوژی نیدێلا بشتي بحسا بينا منو
دنگ و دایل همی دیران چه واشنی بیجی لوی خوبیران چه وانت دل دا بیجی من بران خوزی مروام روشا من تو ناسگیری یانوی جهه منو تبی لگیری چنکی مرم خوشترم و من جانه جوی آگیری خوزی مروام روشا من تو ناسگیری یانوی جهه منو تبی لگیری چنکی میره خوش ترمو من جانه جوی آگیری خوزی مروام روشام تو ناسگیری یامیده منو دوی لگیری چنکی میره خوش ترمو من جانه جوی آگیری دەمخۆش گەلێک سپاس محەممەد دەنگ فەیسڵ خۆش. وەرە لایێمە دەنگ خۆش دەنگ خۆش گۆرانێکی زۆر خۆش بوو بەڵێ زۆر بە هەستێکی جوانەوە بە حساسێکی جوانەوە پێشکەش کرد و ئەوەندەی منیش لە باکستێج و ئێستا بینەران نەڵێن دەرباز لە باکستێج و چۆنە بینێ من و دینا لێ سکرینێکی بچووکمان هەیە و ئاگامان لەسەر شانە بەڵێ ئاگامان لێ لێرەی ڕۆیە بەباشی توانێت کۆنتترۆلی ستێژەکە بکەی و سەرکەوتوبی هەر ساغی برایتر گۆرانێکی زەحمەتی مامەسا عەبدولقەهار زۆر زەحمەت بوو ئەچینە یەکەم تێبینی یەکەم کەسیش ئەچینە لای مامەسا عەبدولقەهار مامەسا تۆ سترێستری لەویان نا تۆ لەو سترێستر دیاری کاکە قريب خذي ئەم طبعا ڕۆحی پێوە نەماوە نەکبەتەی اما عندي حش هنري كان وقت جمله كموزيك انستران دنگا خوش بيت مروي ام خوش بير بد كنت خدي استرانا بخو قالك زحمه استرانا كاب نافدار البيانيه بس قالك بزحمه يعني توش جواب بيا قراري حتى تقهي باش لا بي ما مستا ما لا شاكش لا زحمتها استرانا جبر قراري لا قالك بزحمتها كاش سيبا قالك باش بد بس هرچند جان قلت بشكل جواب نتقهشت توني نییە کە زەحمەت کات بەس جان بێ احساسی خۆشبی سەرکەتی بێتی شەڵەمە زۆر باشە زۆر سپاس بۆ هونەرمەند عەبدولقەهار زاخۆیی دەچمە لای مامۆستا میکایل مامۆستا بۆ چوونی تۆ وڵا دەست خۆش محەممەد جان محەممەد دەنگی زۆر باشە بەڕاستی بەڵگەم لێرە واقع بین بم ئەو گۆرانی زۆر زەحمەت بوو ینی گۆرانێکی زۆر زەحمەت بوو ینی لەوانەیە کا قادرگە بۆ خۆشت چی بیڵێەوە ئەونیە زۆر زەحمەت جا بۆیە بەهۆی ئەو گۆرانە زەحمەتەوە بۆ کاک محەممەد لەسەر شانوێ ساوانە بەگشتی من دڵم زۆر باش بوو بەزە من لەبات تیوی بام گۆرانێکی حاسانترم ئاسانترم هەڵەبژارد بەڵێ قەرارەکانی مامۆسا زۆر قەرار بوو و زۆر زەحمەت بوو مامۆستا عەبدولقەهار گۆرانی ئاسان بڵێ کاکە باوانیش ئەوانەی تەلەبەی هەواداری تۆ نەبنەوە بە تەلەبە ئەمە چێم گۆرانی زەحمەتانە هەڵەبژێری وانە تخوا محەممەد تۆ چێڵێ محەممەد ڕوحی تیان نەماوە چی بوو؟ باشی باشە پێت وا بوو باش بووی لە سەرشانەوە بە باشی گۆرانێکت پێشکەش کرد خودی مانە شەرتەون شەرت ئەوانە بۆ چوونی خۆت باش باشە ئەوەڵێ باش بووم ئەچینە لای مامۆستا هەڵکەوت مامۆستا چۆنی
من زۆر باشم باشە. زۆر سپاس کاکە محەممەد ڕاستی وەکو پاکێجێک من لە ئێستاوە دەڵێم هوەرمەندە یعنی کە دێتە ئاستی گۆرانی وتنەکەشی زۆر بە ئێستادادەوە ترسی نییە من ترس نابینم لەو لە گۆرانەکەدا لە هەندێ مەجای بەرزەکانی لە ئۆکتاوی دوودا تۆنەکانی پڕ ناکردەوە بەڵام بەگشتی زۆر باش بووی دەست خۆشکم گۆرانەکە سەخت بوو لەبینی دوو ئۆکتاب بتوانانی بیت و بچیت زۆر باش بوو و زۆر بە ئێستادادەوە گۆرانێڵە وسیقەی بەخۆیەتی ئەوە زۆر گرنگە من بە باشی بینیم سەرکەوتو بیت زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا کەوزایر بێگومانەوە بۆچوونێکی زۆر پۆزتیڤ بوو بڕوانامەیەکە کە مامۆستا کەوزایر بڵێت ئەم بەشدار بووە هونەرمەندێکی تەواوە جێ فەخر و شانازیە بۆ من ڕاستی ئەس بەرامبەری وە سترانێ بێژم ئەف تشتەکە ماز نەبووم ڕاستی باشە چینە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە چیمان پێڵێ واللهی ئەمن دەڵێم زۆر باش بوو دەنجی خۆشە بەس دەمدی بە ئەحساسی خۆی نەدەگۆ یەک یعنی وەک تەقلید دەتەوێت تەقلیدی مامۆستا عەبدولقەهارێکی ئەوە مستحیلە بەڵێ نابی ئەتو دەبی ئەو گۆرانەیە بڵێ بەس بە ئەحساسی خۆت بڵێ بە دەنجی خۆت بەڵێ ئەتو ئێستا من ئەحساسم کرد تەقلید دەکە دەتەوێت بگەیەوی زەحمەتە باشە دەستخۆش مامۆستا زۆر سپاس بۆ دکتۆرە بەڵقیس و دەچمە لای میرا کاک محەممەد دەست خۆشید لێکم گۆرانێکی زۆر خۆشە وەکو هەموو مامۆسایان باسییان کرد حتمما گۆرانێکی قورست هەڵبژاردووە و دکتۆرە بەڵقیس قسەیەکی جوانی کرد بە حەقیقەت ویستە من ئەوە بڵێم هەمیشە گۆرانی بێژ ئەتوانێت یا هەر بەهرەمەندێک هەر کەسێک کە بتوانێت گۆرانی بڵێ بە دەنگی خۆی و بە قورگی خۆی و بە شێوازی خۆی نەبێتە شێوازێکی تەقلیدکردن بەڵام بەگشتی بەڕاستی سەوتە زۆر خۆشە و گۆرانێکی قورس بوو بەڵام دەنگێکی زۆر باش و ئەحساسێکی جوان سپاس باشە محەممەد فەیسەڵ یەکێکە لەو بەشداربووانەی کە مامۆستا ئاریۆس ڕاهێنانی پێکردووە و توانیوێتی بیگەێنێتە ئەمڕۆ چاوەڕێی دواتێبینیەکانی لێژناکەین و بە محەممەد فەیسەڵ لەڵێن لەگەڵ هاوکاران و هاوڕێیانی ترێت لە دەرەوە چاوەڕێکە تا دەتێنینەوە سەرشان و جارێکی کە زۆر سپاس بۆ بەشدار بوو محەممەد فەیسەڵ وەکو دینا باسی کرد لە باکستێج بمێنەرەوە بەڵام ئەوەندە سترێز مەبە باش نییە چەند خوڵێکێک ماوە کەمتر لە نیو کاژمێر ماوە ئەنجامەکان ڕادەگیرێت بەشداربووی چوارەم دینا بەڵام دوای ناوبڕێکی کورد ئەچینە ناوبڕ پیر لە چیەکەیتەوە زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بوو باشە باگەشتێک بۆ دەرەوەڕێک بخەین تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربیان تاخراون بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردوێتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان کوردستان ستار بەردەوام دەبێت و دەچمە لای بەشداربووی چوارەم کاوێش عەدنان تەیمورە گۆرانی بەسەبەسی هونەرمەند کازۆ پێشکەش دەکات ئەچینە لای ژیلا باشە ژیلا عەدنان یەکێکە لەو بەهرەمەندانەی کە دەنگی زۆر خۆشە و زۆر باش گۆرانی ئەڵێ مامۆستایانە با بڵێم گۆرانی ئەڵێ بڕۆرە لای عەدنان تەیمور و پێی بڵێ چۆن خۆی ئامادە کردووە منیش بەلای منی شۆ دەنگی زۆر زۆر خۆشە بەس بەلای منەوە دەنگی هەمویان خۆشە باشتر لێش نەنیم عەدنان چۆنی زۆر سپاس گەلێک مەمنون هەستی خۆتم پێ بڵێ باسی ئەوم بۆ بکە کە هیچ سترێس نیت سترێس هەیە ینی بەس کێم گەلێک ینی چێنەوە بێت vێگاڤێ مرۆڤ بێژیتن سترێس نینە 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 تۆ بچی دێ هەر هەبیتن جا بچێکە هەی نەزدە گۆرانێکەت بە باشی ئامادە کردو؟ بەلێ
زۆر لە کات ناگرم ئێستا بڕۆ زۆر لای لیژنە بڕۆ سپاسیلا چاوەڕێی عەدنان تەیمورەکەین بێتە سەر شانۆ چەپڵەیەک بۆ عەدنان لێیان با بفەرمێ فەرموو. دست خوش من برده هر کس ریا به سری دنیای من درد و گل برکشم یار ما تو نزانی گلک دلم تشم یار ما تو نزانی گلک دلم تشم بس بس یارامه تو خاینی یارامه تو ببختی یارامه تو نزانی یارامه بس بس یارامه تو خاینی یارامه تو ببختی یارامه تو نزانی راست تو من کشی راست تو من کشی تنبیاتو تنبیاتوت gelmem beşi aman 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 o kız bir inşallah tu bir nebi de bese bese yarame تو خاینی یارامن تو ببختی یارامن تو نزانی یارامن بسه بسه یارامن تو خاینی یارامن تو ببختی یارامن تو نزانی یارامن کاک عەدنان وەرە لای ئێمە تۆزێک بگەڕەوە لای ئێمە عەدنان بۆ ئاکەی چاوکەم لە خۆزیایەیە حەزی لێ ئاوا پێتا بکێشم عەدنان یەکێکە لەو بەهرەمەندانەی کە ئەمەنە مامۆسایانە گۆرانی ئەڵێ ئەوەنە موسەیترە لەسەر شانۆ دینا کردوێتی بە کللتور هەر بەشدار بێک بە باشی گۆرانی بڵێ ئەڵە لیدن
دینامە بەست لێ چێلەوەی آخر ئەداکە من لە ژوورۆ خەریکە ئەمرم ئەوە نەجوانە داکە آخر ئاوایە لێ دەنگ بەس لێ نادەی زۆر باشە دەم خۆش عەدنان دەچمە لای بۆچوونی لیژنە و لە مامۆستا کەوزایرەوە دەست پێ دەکەم کاکە عەدنان دەستەکانت خۆش بێ دەنگت خۆش بێ دڵی منت زۆر خۆش کرد بەڵێ زۆر هونەرمەندانە گۆرانی دوت بەڕاستی ستاریت شایانی هەموو قسەیەکی باش و بێڕەخنەم بەڵام چاوەڕێ بم گۆرانیەک هەڵبژێری تا زیاتر توانای دەنگت ببینم تێیدا چونکەم تۆ بە دەنگی باشت توانایکی باشە دەنگتدا هەیە حجمی میلۆدیەکە بەسیت بوو بەڵام ئەوە معنایەوە نییە ڕەخنەم هەبێ ڕەخنە نییە دەستەکانت خۆش بێ سەرکەوتوو بێ لە لای من زۆر 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 باش بیت بۆچوونێکی زۆر باش و دینە مامۆستا هەڵکەوت من هەستەکەم عەدنان هەڵی گرتۆ بۆ دوایی شتە زۆرە گەورەکان ئەوش باش باشا چینە لای مامۆستا عەبدولقەهار کە هەمان شێوەزاری کرمانجی هەیە مامۆستا تۆ چۆن لێی تێگەیشتی لە عەدنان عدنان تەیمور دەنگی gelek خۆشترش وەکی نوکە گوتی ئەزام ئیمکانیاتت gelek مازنت هەین شکێس ناست کەمە شمێژە وەیکش معجبێتویمە و دەنگی gelek خۆشە سترانە gelek جان گوت gelek خۆش گوت کوردی گوت بەس جارە وەختێمت بێژن ئەو بەهرەمەند بڵە تەکنیکێ ناکەن بلا بکەن عنی نە هەموو هەر میلودی بەستران سادە بڕاستی هەمی ستران بێژت دنیا ئەوێت مازن هەر مەقتاکێ لە تەکنیکەکێ بکرد یعنی قەزدامە ئەوەیە بەلکی بەهرەمەند خەلەت تێگەهش بین و هەموو بێ ستران سادە ئەزگەل هەندێنینم چیدا ستران سادە بێتە گوتنێ ئەبەت هەر مەقتاکە تەکنیکە کات زەحمەت بکرد ئەوت بینت سەری مڕۆبیدا و سەحەت خۆش gelek جان بی دوو تەکنیکت gelek جوان زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولقەهار زاخۆی بێگومان بۆچوونەکەی ڕوونە کە دەڵێت تەکنیک بکرێ بەڵام زێدەڕۆیی نەکرێت دەچمە لای دکتۆرە بەڵقیس و بۆچوونی دکتۆرە وەردەگرم دکتۆرە ئەم بەشدار بووە قۆزەت پێ چۆن بوو والله بەڕاستی من زۆر عجاب بووم ئەوڕۆ یعنی دڵی گەورە کردم لەسەر شانەوە باش بوو بە زوانی دەیگۆ بە ئەحساسێکی خۆی دەدگۆ ئەمن دەڵێم والله دەنگت خۆشە خۆشە و دەبیە هونەرمەندێکی زۆر باش و لەسەر ئەو ئستایلەی بڕۆ باوەی خۆت دەگۆ بە شێوەکی خۆت دەگۆ یعنی وەچی طبیعی و هەر بە حرەکەتت زۆر باش بووی باشە زۆر سپاس دکتۆرە نازانم ئەوە نە سوور بۆتەوە لە خۆشییا و هەموو شتە باشەی پێوترێ مامۆستا میکائیل شتێکی خراپی پێ بڵە بۆی تۆزێ سترێس بێتەوە کاک عەدنان بەڕاستی زۆر باشی کورد گۆرانێت بەڕاستی ینی زۆر باشی کورد بڕوای من هەرچەند مستوای دەنگی لەوانەیە زۆر گەورەتر بێ باشی کرد کە ئەوەی هەڵبژاردۆ کە لەسەری سوارە لەسەر گۆرانەکەی زۆر تاسیر دەکا کەلیژنەکە چۆن دەنگی بدە گۆرانێکی کە لە حەجمی خۆی گەورەتر بێ بیڵە دەتوانێت تووشی خەلەل و ئیشتیما و ئەوە بێ جا بۆیە من زۆرم بەدڵ بوو دەستت خۆش بێ زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا میکائیل دینا لێرە جارێکی دیکە ڕای جیاوازی لیژنە دەردەکەوێتەوە کە مامۆستا کەوزایر گوتی هەڵبژاردنەکەی زۆر باش نەبووە بەڵام بە پێچانەوە مامۆستا میکائیل دەڵێت باش بووە کەم گۆرانی مامۆستا کەوت هەستەکە توانای عەدنان لەوە زیاترە و مامۆستا میکائیلیش دەڵێ نا زۆر باش بوو هەستت چۆنە مامۆستا من بخۆ دوو گۆرانیم هەڵبژاردبوون بەس بە هاریکاریە مامۆستا ئاریوس گەرمە بۆ gelek هاریکاریەمەکە ڕاستی خوا چەپڵەیەک بۆ مامۆستا ئاریۆس لێیە دەستەکانە خۆش بێت باشە گوتە من مامۆستا گوتە سترانە پتر دێش دەنگی دەهێتن و لەبەر سترێسی من تەبەقەکی نەخوارێ دەنگی خۆ بەلکو سترێس زۆر باشە بەخوا باوەڕ بکە دڵی لەسەر سەد و ئاگام لێتی سوور بۆتەوە زۆر باشە بۆچوونی میرە وەردەگرم من بۆچوون و جیاوازە ئێستا بەڕاستی باشە لەگەڵ لژنە هیچ لەگەڵیان نیم باشە لە لای من نەگۆرانی خۆش بوو نە اختیارەکەشی باش بوو لە لای من هیچ شتێک خۆش نەبوو باشە دەست خۆش بێت میرا ئەوە قسەم ماوە کاک ئەوە سترێسی کردی ئەوە سترێسی کردی باشە میرا هەستەکە مەگەڕێتەوە لە قسەکانی خۆی جارێکتر ئەیگۆڕێ نازەوە بۆ ئایوت بۆی بەڵام باشە
کاک عەدنان سەوتی زۆر خۆشە ئەحساسی زۆر خۆشە لە گۆرانیەکەیان من لەگەڵی نەبووم ئەیتوانی گۆرانێکی باشتر هەڵبژێرە چەنە مامۆساڵکە قسەی لەسەر کرد بەڵام منیش ئەڵێم ئەیتوانی مەسافاتی دەنگی ئەو و مەساحەی دەنگی ئەو ئەتوانێت باشتر هەڵبژێرێ هەرچەنە ئەمە گۆرانێکی زۆر خۆشی هونەرمەند کازۆیە سلااو ڕێزێکی تایبەت بووە ئەو هونەرمەندە بەڕێزە هونەرمەندێکی گەورەیە بەڵام ئەتوانی گۆرانێکی تر هونەرمەند کازۆ لێ ئەدەی زۆر باش بووی هیوادارم سەرکەوتوبی گۆرانێکی زۆر خۆش بوو دەستپاشی دیەکەم سپاسی تەواوی ئەندامانی لێژناکەین عەدنان هادئ بەرەوە من زۆر باش بینیمی لەگەڵ مامۆستا هەڵکەوت و لەگەڵەتەوەی ئەندامانی لێژنە ڕەئیان لە هەموو بەشداربووەکان باشتر بە تۆیاوە کەواتە ئەوەنە سوور مەبەوە سترێس مەبە باشە ئەگەڕێینەوە دەستخۆشی لە عەدنانەکەین عەدنان ئەتوانێت شانۆ بەجێ بێڵە چاوەڕێی دەرەنجام بکات و دەرباز فەرموو بەخێر بێت زۆر باشە دەچینە لای بەشداربووکی دیکە دینا بێگومان ئێستا لە باکستێجەوە فەرهاد عادل ئامادەیە کاویش گۆرانیەکی هونەرمەند دەردەوان زاخۆی هەڵبژاردووە باشە ئەچینە لای ژیلە ژیلە بێ کەوتمەن با بڕۆین ژیلە سڵاوت لێ بێت ژیلە خەریکە شەڕەکەین لەسەر تۆ چۆنی تۆ سڵاتان دووبارە زۆرتان پێچێت تاگەڕێنەوە لای من زۆر لێرە گفتوگۆکان چڕوپڕن بۆ چوونی جیاوازی لیژنە هەیە ئەمە هۆکارە ببوورە گەر لەوێ زۆر تۆمان ڕاگرت بێت پێمان بڵێ فەرهاد تا چەند ئامادەیە؟ ئامادان منیش ئامادەم ڕاستەکەی من کە پەلەمە پەلی ئەومە گوێم لە دەنگی بەشداربووەکان بێت گوێم لە گۆرانەکانیان بێ بڵێ ئێستا بچمە لای کاک فەرهاد بزانین تا چەند ئامادەیە؟ باش مەمنوون ساوی هەر ساوی سوپاس گەلێک زۆر پرۆڤی باشە کردو لەسەر گۆرانەکان؟ بەێ تۆ وابزانم سترێسە کەمە لەسەر ستێجنا؟ وەڵا نینە هیچ نینە هەرەوەڵە بۆ نییە هیچیە ڕاهاتووی ئەو کۆنتڕۆڵە لەکوێ دروست بووە؟ وەڵا نازانم ماما تابعاتم هەیە مرتاحم هیچ مشکلەم نییە کەواتە ئێستا بابوو بینم لەسەر ستێج گۆرانێکی خۆتمان پێشکەشکە دەستخۆش بۆیەوە چاوەڕێی فەرهاد دەکەین
برشو حلا من رواندنش من رواندن جانامه شیشا دل من واشکانده هواره من رواندنش من رواندن جانامه شیشا دل من واشکانده هواره لێو ترسم تۆزێت دوور ڕاوەستم فەرهاد لە خۆڕانەبوو ترسمەوە چییە؟ قورگاگرینەکەی پرۆگرام فەرهادە من واموت پێشتر ئەی چۆن وتم قورگە ئاگرینەکەی پرۆگرام فەرهادە فەرهاد دەستی لێ بم من لێ ترسم فەرهاد یەکێکا لەو دەنگە باشانەی یا ڕەبی هەر دەنگێ خۆش بێ بەس یەک پرسیارم هەیە ئەنجا ئەچمە لای هەموو ئەو شتانەی کە ئەمێنێتەوە ئەم نەفەسە و لەکوێ هەڵگرتووە دایکم دەریێنی ئاوە یەک سەعاتە نەفەس والله ئەو نەفەسە ژێمەژی قدرەتی خوایە باشە ئەو نەفەسە درێژە فەرم خەریک بوو لەو دی و بڵم تۆزێک نەفەسمان بەرێ من چۆنگە تۆزێ نەفەسم تەنگ پێویستی پێدی من پێویستم زۆر باش ئەدات کرد دەستخۆشیت لێکم ئەچمە لای دەرباس فەرموو نەمێش قسە بکەی ماڵاوە زۆر سپاس لە مام ساڵکەوزارەوە دەست پێ دەکەم والله بەڕاستی هیچ شوشێکم پێ نییە هەر ئەوەندە بڵێم هەزار جار ئافرەن ئەچینە لای مامۆستا عەبدولقەهار مامۆستا عەبدولقەهار بینی ماواتە کرد زوو ئاورتایەوە ئاواتە کرد مسكين حركة ما بس انت جرا بردنجت خوش را وسترانك خوش از پش راستم رها اردان زا خولی شاد بیافرم که بدنگی زۆر سپاس زۆر سپاس عەبدولقاهار زاخۆیی دەچمە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە کو بوو واللهی گریانم دێ دەنگەکی خۆشە جیاوازە لە هەموو لایەکی یعنی تەواوی
يعني بعربي دلي محترف يعني أتو داخي ست بيناوي بس الكوتوي بس دمي وازلينيني ان شاء الله هل بميني ان شاء الله حەز دەکەم فەرهاد توانیوێتی ئەندامانی لیژنە ڕازی بکات ینی هەمویان زۆر بۆ چوونەکانیان کورد چۆن تووشی هیچیان نییە بۆ ئەو شتێکە دایما بەڵێ ئەچینە لای مامۆستا میکایل مامۆستا تۆ ڕای جیاوازە یان لەگەڵ ڕای ئەوانی هەروەک ڕای لێژنێ کورتترین ڕائیمان وەرگرتووە تا ئێستا بۆ بەشداربووە کە بەشدار بووە لە بەڵێ ئەوەیە کە ئەڵێ مکتەمەلە و تەواو دەنگی تۆیان بەدڵە باشە بچینە لای میرا دەرباز هونەرمەند میرە وەردەگرم من تەنها یەکشتەڵم من یەکسەر ینی شتێکم نووسی پێشانی کاگا بقادم دا پێویست ناکە بیڵێم بەڵام بە حەقیقەت دەنگێکە ئیتر هیچ منجامەلە و هیچ قسێکی لەسەر ناکردێت و دەست خۆش هیوادارم سەر مامۆستا هەڵکەوت شتێکمان بە سۆرانی بۆ بڵێ ئەگەر بتوانین شتێک بە سۆرانی باشە دیگه زندگی موسیقی هەبیت لا گۆرانەکەشمان بۆ تەواوکە گۆرانەکەشمان بۆ تەواوکە باشە فەرهاد دەستەکان خۆش بێت سپاسی مامۆستا ئاریۆسەکەم کە لەگەڵ یاهیلاک بووی وڵا زۆر لەگەڵمان ماندی بوونە گروپی موسیقا و مامۆستا ئاریۆس زۆر ماندی بوون بەڵێ سپاس مامۆستا ئاریۆس سپاسی فەرهاد دەکەین بەشداربووی پێنجەمی ئەمەڵقەیە زۆر سپاس تۆ توانی بچیتە باکستێج و پشوو بدەیت جارێکی دیکە چاوەڕێی دەرەنجامەکەن بەشداربووان فەرهاد حەقە پێی بڵێن قورگە ئاگرینەکە قورگێکی باشی هەیە دەرباز و نەفەسی زۆر باشە و سپاسی مامۆستاکەی کورتترین بۆ چوونەکانیە بۆ باوکەدینا من سەیری ئەندامانی ژنەمە کرد هەستمە کرد کە تۆ حاڵەتێکی شۆکبوونیان تێ بەڵێ یەکەم جارە لێژنە ئەوەندە ڕێی کورد بێت دەستخۆشیان لێکەین و چینە لای بەرەمەندی شەشام یوسف ئیبراهیم گۆرانی من چوومە ئورفایێ هونەرمەند محەممەد عارف پێشکەشمانەکات بچینە لای هاوکارم ژیلا لە باستێجی کوردستان ستارەوە ژیلا پێم بڵێ دوایین بەشدار بوو چۆن خۆی ئامادە کردووە و بۆمانی بنێرە سەر شانۆ ئێسێکسەر قسەی لەگەڵەکەم چونکە تۆ زێون بوو ینی هەر کاتێک کامێرە لەسەر ئێمە بوو دیار نامە یوسف چۆنی باشم گەلێ سوپاس ساڵی ئامادەی بۆ تا ڕادێکی ئامادەمە بۆ تا ڕادێک بۆ هەتا ڕادێک ئەو زەحمەتە بەرامبەر مامۆستایەت مازنویەت و جمهورە و تیپا موزیکێ پیشێکی دە بە زەحمەت بیتەن باز دێ ئێستای دەربین یوسف ئەم بینی هەر خەریکی تەلەفۆن بووی هاتیە ڕۆژی تەلەفۆنتە کرد لەگەڵ کێ قسە دەکرد لەگەڵ کەسێ ناوەڵە هەموو سترێسە پیشێکی مرۆڤ خەویست گەدەن سترێسە هەی ئاخر لەگەڵ کێ قسە دەکرد خدا لەگەڵ کەسێنە لەگەڵ کەس نەبوو نا یا ئەوەی لەگەڵ کەس قسە نەکردو یا ناوێرە بیڵە نازام کامیانە ناوەڵە کەس نینە ئۆکەی یوسف گیان بەری یاوی دیێ بەری فەرهادە گەشتە دوڕۆ من ئەزگرە سترێس بووم ئێستا دڵی لەسەر چەند لێیە ئادی بزانم ئەوە بکە ئەوم شامبە وڵی دەرباز تۆ بیخوێنەرەوە من بۆم ناخوێنێتەوە باشە بەسەر چاو ئۆکەی یوسف گیان فەرموو پرۆسەر زۆر سپاس ژیلا دینا دوایین بەشدار بووی ئەمەڵقەیە بەشدار بوو یوسفە لە باکستێجەوە دێتە سەر شانۆ و گۆرانیمان پێشکەش دەکات فەرموو چەپڵەیەک بۆ یوسف و با بفەرمێ
شو ما ورفاي النار بلا جانا من خاتم ورفاي النار بلا سريان كازي شوري سر من لا جانا من تقشتم دردو كلا جانا من دردي چارشي ورفاي اشتركتم بلاي آي 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 جانا من اشتركتم بلاي آي 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 زريا من بيت سبرا من ناهي جانا من بيت خوكا من ناهي جانا من دردي چاوشي غرفاي شو ما ورفاي بصوصنا جانا من هاتم ورفاي بصوصنا الزريا من فانتي زال من كرفيلة جانا من فانك تشال من كرفيلة جانا من دردي جارشي ورفاي اشتركتم بلاي آي 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 جانا من اشتركتم بلاي آي 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 زريا من بيت خوكا من ناهي جانا من بيت سبرا من ناهي جانا من دردي چارشي غرفاي قالك سپاس دەم خۆش یوسف خۆش سەرکەوتوبی خۆش گۆرانێکی زۆر خۆشی هونەرمەند محەممەد عارف جزیری بوو سەرکەوتوو بیت دەست خۆش بێ سترێس نیخۆ خودی دست پێکی از گەلێک سترێس بووم لەرزێ چاو بوو ئەفسرانە گەڵا خۆکەم بوو بەماکی خۆ گوتم گوت کەس خەلەت نەگەم بەماکی خۆ گوتیش بەر هەندێجا باشە پێ دوایە هەڵت کردیان باش بووی خودی پاکی من گوتە نزانم پشکی هەندی ئەوەی دووبی دەنگێ بڵند بی نزانم کە من چاو گوت درست گوتانە زۆر باشە ئێستا پێ دەڵێن چۆن بووی ئەچینە لای لێژنا بەڵێ تێبینی یەکەمی لێژنا چمە لای مامۆستا عەبدولقەهار مامۆستا عەبدولقەهار چۆن بوو ئەو خۆ هەمی ئەوێت گەشتنی بێ قۆناغی دەنگێتوان خۆشن هەرچەندام هەمی یعنی حتا چەند هونەرمەند زیرەکجی بجارە لەسەر مەسرحی مرۆڤ نەمرد تاحەیانجی گوهێ مرۆڤی نەدرستە تۆنت چ تشتێکی طبیعیە بەس gelek یوسفی جوان گوت و هەمیە خۆش گوت ئاوان دەنگێت خۆش بارێمە ئەڤرە gelek گیرانکردن بەس هەرچەندە ئەم دێ دواژێگرن ئەس حەش هەمیاتکم دەنگێت هەمیاژی خۆشببینە سەرکردنی بووە زۆر باشە زۆر سپاس هونەرمەند عەبدولقاهار زاخۆی دەچمە لای هونەرمەند میرا تۆ بۆ چوونت لەسەر یوسف بەڵێ دەستخۆشی لە کاک یوسفەکەم ئەو گۆرانیە یادەوەرێکی خۆشی هەیە بۆ هەمومان هونەرمەندی خاڵی خۆش بوو مامۆستا جزیری کە بەڕاستی یەکە لەو دەنگە خۆشانێک کە من خۆم حەزم لێتی کاک یوسف دەستخۆشی لێکم گۆرانێکی زۆر باش بوو تو بە شێوەیەکی باش بوو ئەساسێکی جوان و بۆ شێوازە وتی کە مامۆستا محەممەد عارف توێتی دەستەکانی خۆش بی وادارم سەرکەوتو بێت دەست خۆش بێت میرە ئەچمە لای مامۆستا میکائیل تۆنی گۆرانیەکە و تۆنی دەنگی نزم بوو یان باش بوو بە بڕوای من گۆرانێکی باش هەڵبژار بوو بەڵێ کە هەموو بیرەوەریان لەگەڵی هەیە و هەموو خەڵک دەیناسن گۆرانەکەی دەوەیدا باش بوو ئازت کەم کوتنیویش بەڕاستی باشی کوت گۆرانەکەی باش کرد ئەدای کرد پێم وایە دەیتوانی تۆن سەرتر گۆرانەی بڵێ نازانم بەهۆی چ بۆ کە لەو تۆنەوە بۆیان لێداوە ئەوە من لەوێ نەبوو ماگام لێ نییە بەز پێم وایە دەتوانێت لە سەرتریش بیڵێ و گۆرانیەی بەس بەگشتی من دەستخۆشی لێ دەکەم زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا میکائیل دەچمە لای دکتۆرە بەڵقیس بۆ چوونی تۆ دکتۆرە لەسەر شێوازی دەرکەوتن و جوڵە و هەڵسوکەوتی یوسف لەسەر شانۆچیە یوسف باش بوو بە دەنجی خۆی گۆرانیەکەی دەگۆ بە ئەحساسی خۆی دەیگۆ و حرەکەتی جوان بوو و ئەو گۆرانیە محەممەد عارفی جزیری هزار ڕەحمەتی خوای لێبی یعنی ئەمەی وەبیر هیناوە جارێکیدی چونکە دەڵێن ئەمە گۆرانی بێش هونەرمەند قەت نامری چونکە
تشتێکی بەجێ دێڵی لە بە وڵاتی خۆی خزمەتی وڵاتی خۆی دەکە ئەمن زۆر سپاسی دەکەم ئەمەی وەبیر هیناوە و سپاسی مۆسیقای دەکەم بە جوانی زۆر دەگەڵ ئیقاع بووی ئەتوو باشە دەستخۆش دکتۆرە ئەچمە لای مامۆستا هەڵکەوت مامۆستا هەڵکەوت ڕاچی بوو لەسەر تەواوی گۆرانیەکە بەگشتی ڕاستی کاکە یوسف زۆر باش گۆرانەکەی وت هیچ مەلاحەزەیەکی ئەو تۆم نەبوو لەسەری اختیاری گۆرانەکەشی زۆر باش بوو بە مساعد بوو لەگەڵ دەنگی ئەحساسێکی زۆر جوانی هەبوو بە ڕوحێکی زۆر جوان و گۆرانەکەی وت و سەرکەوتوو بێت باشە یوسف ئەبێ چاوەڕێکەی تا دەرەنجامی لێژنەکۆ ئەکرێتەوە و لەگەڵ هاوڕەکانت لە باکستەیج بمێنیتەوە بۆی بزانین لە دەرەنجامە کێ ئەبێت بەو بەشداربووی یان ئەو دوو بەشداربووە یان ئەو سێ بەشداربووی کە ئەگاتە قۆناغی داهاتوو داوا لە کاک یوسفەکەین بگەڕێتەوە باکستەیج و دەرباز ئەچینە ناو بڕێک بێگومان یوسف چانسی لە بەشداربووەکانی دیکە زیاترە چونکە ماوەیەکی کەمتر دەمێنێتەوە تر ئەنجامی ئەمەڵخەیاشکرا دەکرێت کاک یوسف زۆر زۆر سپاس مامۆستا ئەچینە ناو بڕێک بێگومان باشە بۆ ئەوەی کە ئەنجامی ئەمەڵخەی کوردستان ستار بزانن دەبێت کەمێک لەگەڵمان بێننەوە. بەڵێ بینەرانی کوردستان ستار گوێمان لە هەر شەش بەشدار بووی ئەم مەڵقەیە گرت ئەوانەی کە توانیان بە گۆرانیەکانیان سەر ئەم ستێجە باژێنن سترێسمان بینی دڵەڕاوکێمان بینی بۆ چوونی جیاوازی لیژنەمان گوێ لێگرت و ئێستاش دینە بەڵێ دەرباز ئێمە لە قۆناغی سێماین لە پرۆگرامی دوانزەهەمینین دوانزەهەمین جارە ئەم بەشداربووانە یەنەوە سەرشانۆ و بە سترێسێکی زۆرەوە هیوای تەندروستێکی باش بۆ هەمویان نەخوازم هیچیان لێ نەیە هیوادارم ئەو کەسەی کە سەرەکەوێت بۆ قۆناغی داهاتوو باش خۆی ئامادە بکات چونکە لەوێ ئیتر ئەم لا ئۆلایتیانە باشە بەشداربووان هەمویان سترێسن دەرباز بە خولەک پرستر دەبێت پێشبڕچێکەوە منافەسەکە لە نێوان بەشداربووان زیاتر دەبن من باوەڕ بکەن ناوێرم بچمە لای لیژنە و ئەنجامەکان وەربگرم بەڵام باشە کات دەرفەتی زیاتر چاوەڕێکردن نادات بۆیە دەچمە لای ئەندامانی لیژنە و لە مامۆستا عەبدولقادر زاخۆییەوە دەست پێ دەکەم. يلا حس في وقتين هاكم بس شركة بوك أنا مجاري كوك وليد بخير خوالي بيت دست بيك يا مهيفيدر يعني كاس عاجز نبت يعني عاجزيتي ده نبت هكر هم خدي سر شهدين حمي عزيزة ماله هذا يا صبرنامه يا كابجا سر لجنة من هركة نقطة خوانو بيسيب كوك وليد راستي تشتاقلك جوان كر بهر چند ديار بيتو قالك تعبي بيتو ماندبي بس تقلك جوان قلت احساسي خو قلت حتى في قناغي بتشتكي قالك جوان بي خلكي قالك حشوة كر اس لێبورینێش برای خود خازم و چاوێت تەماس چاپڵەیەک بۆ وەلید لێدەن بەداخەوە نەتوانی بگەیتە قۆناغی دواتر وەلید نەیتوانی داخوازی سەرکەوتن بۆ وەلیدەکەی سەرکەوتوو بێت ئەگەرچی قۆناغی سێم دینە ینی دەمەوێتەوە بۆ بینەرانی کوردستان ستا ڕووم بکەمەوە زیاتر لە 1000 کەس ناوی خۆیان تۆمار کرد بۆ ئێستا تەنیا لەم قۆناغا
29 کەس ماون واتە هەموو ئەوانەی کە گەشتونەتە بەڵێ سەرکەوتنێکی سەرم مەزنە شانۆیە سەرکەوتون دەنگیان خۆشە بەهرەمەندی باش بەڵێ باشە دەرباز ئەچینە لای میرا بە دڵی شکاوەوە تەبان من زۆر وەلیدم خۆشەوێ وەلید نەیتوانی سەرکەوێ میرا ئەچیتە لای هەڵگر کاک هەڵگر فەرموو هەڵگر فەرموو کاک هەڵگر یەکێکی لەو کەسانە کە ئەحساسێکی هەتا بڵێ جوان لە تۆدا هەیە و من بەڕاستی زۆر معجبی ئەو ئەحساسە جوانەی تۆم بە حقیقەت نازانم چیت پێ بڵێم بە داوای لێبوونێکی زۆر زۆرەوە بە حقیقەت یعنی نازانم چۆن قسەی بکەم پێم ناخۆشە لە دڵەوە بەڵام داوای لێبردن لە تۆشەکەی مامبورە چاپڵێک بۆڵگر هەڵگر سەرکەوت و بیگەیشتیتە بەداخەوە کە هەڵگریش دینە نەیتوانی کە لەم قۆناغە سەرکەوتوو بێت کەواتە ئێستا تەنیا 4 بەشدار بووماون پێشبڕکێکە لە نێوان هەر یەکە لە محەممەد عدنان فەرهاد یوسفە کاک محەممەد فەرموو دەچمە لای هونەرمەند میکایل و بۆ چوونی وەردەگرم چۆنی باشی تۆ لە دەستپێکی پرۆگرامەکەیدا یەکێک لە فاڤۆریتەکان بووی هەم من و هەم کاک کەڵکەوت مام ساڵکەوت عەرزت کەم بەزە ئەوڕۆ لێرە بەداخەوە تۆ گۆرانێکی زۆر باشە هەڵبژار بەس دە حەجمی تۆدا نەبووە گۆرانەیە دە حەجمی توانای تۆدا نەبوو جا بۆیە پێشتر تۆ گۆرانەکانی پێشتر کە دەتکوت زۆر باشترت دەکوت هەتا ئەوەی ئەوڕۆ هەموو گۆرانێکی باش بۆ هەموو کەس نابێ هەموو گۆرانێکی کە تۆ پێت خۆشە احتمالی زۆرە بە دەنجی تۆ نێتەوە بۆ تۆ نەگونجێ بۆی من داوای لێبوردنت لێ دەکەم هەرسێکیان دەنگی باش و هەرسێکیان داهاتووی باشیان لێ چاوەڕوانەکرێ و زۆر ئەستەمە ئەو ڕائیە بووترێکە کامیان لە کامیان باشترن بەڕاستی هەمویان باشن محەممەد فەیسەڵ نەیتوانی سەرکەوێ بە داوای لێبوردنەوە بەداخەوە لای مامۆستا هەڵکەوت مامۆستا هەڵکەوت من داوا لە کاک عەدنان و کاک فەرهاد و کاک یوسف هەرسێکیان بێنە پێشم عەدنان سەیر بکە یان بەردەوام یان بەردەوام نیت چی هەڵدەبژێری خۆت دەرباز بووی؟ سوێ زرێتکەم چووی؟ بەلێ سیقی بەخۆیە مامۆستا مهمە بەسم نەڵێم ترست هەیە زۆر ترست هەش ترسی بەڵێ ئەکیدە ترسێ لەبەرەوەی لە تەنیشت ئەوە دوو بەشدار بوویتر وەستاون من لێرەوە هەز بە سێسیەکەم بەڵێ دوو بەشدار بوویتری زۆر باش لە تەنیشت عەدنانەوە وەستاون سوود بۆ تۆ فەقیرە هەرێک لە عەدنان فەرهاد دەرباز فرسەت بە من دایەوە هەرخی دەکەن فەرموو ئێمە ئەمانەوێت کات ڕاگرین زۆر بەداخەوە
زۆر بەداخەوە بۆ کاک عەدنان سەرکەوت بە پلێکی بەرز بەداخەوە بەڵێ دینا یەکەم بەشدار بووی ئەم بەرنامەیە بە خۆشحاڵیەوە فەرهاد عادل خۆی زانێ بۆچی وای پێ دەڵم باشەوە گۆرانێکی هونەرمەندە زەوانزا خۆی سەرکەوت کەواتە مامۆستا لە لێوان ئەم دوو بەشدار بووە فەرهاد و یوسف بەرزترین پلە یا برای من عزیز کاک فەرهادی بی و یەکەم دەرچوو بەڵێ پیرۆزبایی لە فەرهادەکەی پیرۆزە لە بەشدار بوو فەرهاد عادل بەڵێ چمەوە لای مامۆستا هەڵکەوت بەڵێ باشە بەشداربەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان پیرۆستان بێ وەک مامۆستا عەبدولقەهار ئاماژەی پێدا کاک فەرهاد بە پلەی یەکەم دەرچوو لە گروپ بەرزترین پلەی بەدەستێنا لە کۆتایی هەر چوار گروپەکە کە تەواو دەبن کەسیان بابێ ئەمن لەبن تەنها یەک کار دەمێنێ ئەویش دەرهێنەری پرۆگرام دەیداتە یەک کەسی کە پێی شیاوە دیسان دەیگەڕێنێتەوە بۆ پرۆگرام باشە کەواتە بەشداربووان بێ ئەمەل نەبن لە کۆتا پرۆگرامدا کارتێک ماوە یەک تەنها کارتێک ماوە بۆ هەر چوار گروپەکە لە هەر چوار گروپەکەی ماوەتەوە لە کۆتا حەڵقەی ئەم قۆناغی سێەم بەڵێ دەرهێنەر مامۆستا محەممەد جەمیل کارتەکە ئەدا کارتەکە ئەدا بە کەسێکی شیاو لەبەرەوە کەستان ڕووگەرج نەبن منیش دڵم ئارام بۆیەوە ئارام بن سەرکەوتن بۆ هەموو لایەک پیرۆزە بەڵێ دینا ئەمەڵقەیە بەرەو کۆتایی دەچێت و پیرۆزە لە هەر یەک لە بەشداربووان عەدنان تەیموور کە بە گۆرانی بەسەبەستی هونەرمەند کازۆ توانی ئەم قۆناغە بە سەرکەوتووی تێپەڕێنێت هەروەها بەشدار بوو فەرهاد عادل کە بە گۆرانێکی هونەرمەند دەردەوان زاخۆیی دینا پیرۆزە لە هەردوو بەشداربووی سەرکەوتوو و هیوای سەرکەوتن بۆ بەشداربووان دەخوازێت پیرۆزباییان لێکەین بۆ هاوڕەکانیان پیرۆزبایی بەجێ هێڵن ئێستاش ئەتوانن پیرۆزبایی لە یەکتری بکەن دەرباش من دڵم تۆزێکتوندا بەڵام باشترینی پرۆگرامی کوردستان ستار باشترینەکان خەریکە کەم بەجێمانە هێڵن سپاس کە بینەر بوون ئەم شەو لە کوردستان تیڤ لەگەڵتان بووین بە شێوەیەکی ڕاستەوخۆ سپاسی هەموو میوانانی ناو ستۆدیۆکەم سپاسی هەموو سپۆنسەرەکان وە هەروەها ئەندامانی لێژنا سپاسی گروپی میوزیک و مامۆستا سەید ئەحمەد ڕوانزیەکەم چەپڵەیەک بۆ خۆتان تا شەوێکی تر و پرۆگرامێکی تری کوردستان ستار لەگەڵتانە بینەوە شەوتان شاد شەوتان شاد